بە بەشداری 50 خاوەنکاری شاری کەلار و سلێمانی و ڕۆژهەڵاتی کوردستان لە پارکی شەهید حەمەڕەش فیستیڤاڵی پاییزی کەلار دەستی پێکرد. ئاستایم بە سازدانی فستیڤاڵی پاییزە لە شاری کەلاری خۆشەویست پێگاتووە لە 50 خاوەنکار کە زۆرینەیان لە سلێمانی و هەڵەبجە و کەرکووک و ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانەوە هاتوون کە بەشدارن لەم فستیڤاڵە و لەگەڵ برایانمان لە شاری کەلار کە لێرن. جا ئێمە هەدەفمان لەکردنەوەی ئەم جۆرە کارانە بەگەڕخستنی هەلی کارە بۆ گەنجانی وڵاتەکەی خۆمان. فستیڤاڵەکە لە یەکەم ڕۆژی وەرزی پاییز دەستی پێکرد و بۆ ماوەی 7 ڕۆژ بەردەوامی دەبێت. لە فستیڤاڵەکەدا چەندان براند و بەرهەمی جیاواز و کاری دەستی و چەندان بەرهەمی خۆماڵی و ناوخۆیی پێشکەش کران. یەکێک لە خاوەنکارەکانیش کە چاو قاوە پێشکەش دەکات دەڵێت کەلاریەکان بەینیان لەگەڵ چا خۆشە. ئەم فستیڤاڵانە ساڵانە پاییزە ئەکرێ و بەهارەش ئەکرێ. گرنگەکەی وەیە خاوەنیشەکانی شەکانی خۆیان ناسێنن و هەم وەکو سوودێکیشی لێ وەرەگرن هەردوو لایەتە تۆ چی خاوەنکار بی چی هاوڵاتیەک بی. کەلاری خۆی هەر چاخۆرە لەگەڵ چایە مێژوویەکی درێژیانێ و بینیان لەگەڵ چایە خۆشە. ئیتر ئێستا کە جەوەکە فێنک بۆ تەڵعان زیاتر چاو قاوە شتە خوێتەوە. یەکێک لە سەردانیکەرانی فستیڤاڵەکەش هیوادارە هەموو ساڵێک فستیڤاڵی لەم جۆرە لە کەلاردا بکرێتەوە و دەشڵێت خەڵکی ناوچەکانی تریش سەردانی کەلار دەکەن. وەڵای ئێمە خۆمان خەڵکی کەلاری ناتینە بۆ سەردانی ئەم فستیڤاڵە. بەڕاستی فستیڤاڵێکی زۆر خۆش و هەموو ساڵ ئێمە هیوادارین ئەم فستیڤاڵە لە کەلار بکرێت. بەڕاستی خەڵکی کەلار نەکەلار خەڵکی هەموو شوێنەکان سەردانیەکەن خەڵک لە کفریۆ دێ لە بەنیخان و لە جەلەولا و لەم شوێنەکان درۆ گشتی بەڕاستی گشتی دێ بۆ سەردانی. ڕێخەران و خاوەنکارانی فستیڤاڵی پاییزی کەلار پێیان وایە شاری کەلار شوێنێکی گونجاوە بۆ کردنەوەی فستیڤاڵ و چالاکی و ڕاشیان گەیاند لە ساڵانی داهاتوودا کار و چالاکی زیاتر لە سنوورەکەدا ئەنجام دەدەن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.